بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆپیشاندانی بەغدا و چەند پارێزگایەکی دیکەی عێراق دژی نەبوونی هەلیکار و دامەزران و دژی گەندەڵی بەرداوامن و تاکو ئێستا حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان نەیانتوانیوە وەڵامی خۆپیشاندەران بدەنەوە لە خۆپیشاندانەکاندا تونت و تیژی بەرداوامەوە تاکو ئێستا نزیکەی 30 خۆپیشاندەر کوژراون. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر بەردەوامی هۆکاری بەردەوامی ئەم خۆپیشاندانەوە کاریگەری ئەم خۆپیشاندانان لە سەر هەرێمی کوردستان چی دەبێت؟ بە میێندارێک لە بەڕێزان دکتۆر فاگوڵپی ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان و دکتۆر ئەمین بەکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و ئێستا ڕاوێژکار لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. خۆپیشاندانەکان لە بەغدا و 8 پارێزگای دیکەی عێراق بۆ ماوەی 3 ڕۆژە بەردەوامن. ژمارەی کوژراوانیش بۆ نزیکەی 30 کەس بەرز بۆتەوە. ماوەی 3 ڕۆژە دژی گەندەڵی و نەبوونی هەلیکار و خزمەتگوزاری پێویست. دانیشتوانی 9 پارێزگای عێراق کە لە پارێزگاکانی بەغدا، کەربەلا، نەجەف، بابل، میسان، زیقار، بەسڕا، موسەنا و دیالە پێک هاتوون لە خۆپیشاندان بەردەوامن کە دانیشتوانەکەیان زۆرینەیان شیعە مەزهەبن. بە پێی ئاماری کۆمیسیۆنی سەربەخۆی مافی مرۆڤی عێراق لە 3 ڕۆژی خۆپیشاندانی شارەکانی عێراقدا 28 کەس لە خۆپیشاندەران و هێزەمنیەکان کوژراون و نزیکەی 1200 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها 216 کەسیش لە خۆپیشاندەران دەستگیر کراون. بەهۆی ترسی حکوومەتی عێراقی لە خۆپیشاندەران هێڵی ئینتەرنێت لە زۆربەی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق وەستاوە و لا چەند پارێزگایەکیش قەدەغی هاتوچۆ ڕاگەیەندراوە. شەوی ڕابردوو بۆ تاوتوێکردنی داواکاریەکانی خۆپیشاندەران سێ سەرۆکایەتەکەی عێراق کۆبوونەوە و چەند بڕیارێکیان دەرکرد. لەوانەش ڕەخساندنی هەلیکار و کارکردن بۆ باشترکردنی ژیانی گەنجان و هەوڵدان بۆ دامەزراندنی ئەو کەسانی کە بڕوانەمەی بەرزیان هەیە لا کەرتی حکومی و بەرهەمهێناندا و کارکردن بۆ داڕشتنی پلانێکی تۆکمە بۆ دروستکردنی چەندین یەکەی نیشتەجێکردن بۆ هاوڵاتیان. هەروەها هاوکاری هەبێت لە نێوان حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری بۆ لێکۆڵینەوەی خێرا لە کەیسەکانی گەندەڵی و ڕوبەڕووبوونەوەیان. هاوکات نووسنگەی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق بۆ دروستکردنی پەیوەندی گفتوگۆ لەگەڵ نوێنەری خۆپیشاندەران 3 ژمارە تەلەفۆنی بڵاو کردەوە و ئامادەیی سەرۆکوەزیرانیشی بۆ گفتوگۆ لەگەڵ نوێنەرانی خۆپیشاندەران دەربڕی. هەرچەندە ماوەی 3 ڕۆژە خۆپیشاندان لە عێراق بەردەوامە و توندوتیژی لێکەوتوێتەوە و هیچ لایەنێکی سیاسیش بە فەرمی ناتۆتە پاڵ خۆپیشاندەران. لەگەڵ بەردەوامی خۆپیشاندانەکانیش ئەنجومەنی باڵای ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە عێراق کۆبووەوە و بڕیاریدا 100 فەرمانبەر کە لە گەندەڵی تێوەگلاون لە کارەکانیان دوور بخرێنەوە. نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتوەکانیش لە عێراق داوای ئارامگری لە خۆپیشاندەران دەکات. لە ڕاگەیەندراوێکدا جینین هێنیس نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان بۆ عێراق ئاماژە بۆ دەکات لە کاتی چاوپێکەوتنی لەگەڵ ژمارەیەک لە نوێنەری خۆپیشاندەران جەختی لە ڕەوایەتی داواکاری خۆپیشاندەران و گرنگی دیالۆگی ڕاستەوخۆ لە نێوان خەڵکی سەرشەقام و سەرکردەکانی عێراق کردوتەوە. نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق داواش لە دەسەڵاتداران دەکات لە مامەڵەکردن لەگەڵ خۆپیشاندەراندان بە خۆدا بگرن و ڕێگە بە خۆپیشاندەرە ئاشتی خوازەکان بدەن بۆ ئەوەی بە ئازادانە بیرروڕای خۆیان دەرببڕن. لەلایەکی دیکەوە چەند وڵاتێک داوا لە هاوڵاتیەکانیان دەکەن سەردانی عێراق نەکەن. بە پێی زانیاریەکان باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق کارمەندە کاتیەکانی لە عێراق کشاندەوە و داواش لە ستافەکەیان دەکەن نزیکی ئەو ناوچانە نەکەونەوە کە خۆپیشاندانی تێدایە. لە هەمان کاتیشدا لە سەرداوای دەسەڵاتدارانی عێراق و بەهۆی ئاڵۆزی خۆپیشاندانەکان ئێران هەردوو دەواازەی خەسرەوی جەزابی سنووری لەگەڵ عێراق داخست. وەزارەتی دەرەوێران لە بەیاننامەیەکدا داوا دەکات هاوڵاتیانی وڵاتەکەی سەردانیان بۆ کەربەلا دوا بخەن بە مەبەستی ماتەمینی بۆ چلەی ئیمام حوسێن تا ئەو کاتی بەردۆخی عێراق ئارام دەبێتەوە و خۆپیشاندانەکان کۆتاییان دێت. لە هەمان کاتیشدا وەزارەتی دەرەوەی تورکیا داوا لە هاوڵاتیانی دەکات سەردانیا و ناوچانە نەکەن کە خۆپیشاندانی تێدایە. سەرهەڵدانەوەی خۆپیشاندانەکان لە بەغدا و چەند پارێزگایەکی دیکە هاوکات لەگەڵ لادانی عەبدولوەهاب سەعیدی جێگری فەرماندەی دژە تیرۆری عێراق و گەڕانەوەی سەرۆکوەزیران و 18 پارێزگارەکەی عێراق لە سەفەرەکەیاندا بۆچین. جگەلەوەش نزیکبوونەوەیە لە تێپەڕبوونی ساڵێک بەسەر ڕاگەاندنی کابینەکەی عادل عەبدولمەهدی کە تاوەکو ئێستا هەنگاوی جدی بۆ باشکردنی دۆخی هاوڵاتیان و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نەناوە.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن دکتۆر ئەمینەگەر لە بەڕێستنەوە دەست پێ بکەین هۆکاری بەردەوامی خۆپیشاندانەکان بۆ سێ ڕۆژ سەر ڕایەوەی کە لە بەشێکی زۆری شارەکان هێڵەکانی ئینتەرنێت ڕاگیرا بوون و قەدەغی هاتوچۆشە بوو وە بڵێن ڕێوشوێنی ئەمنی تونت هەبوو بەڵام خۆپیشاندانەکان بەردەوامیانە سەرتا سڵاتان لێبێ سڵاو لە کاک دکتۆر فایق و هەموو ئەو بینرانێکیان بەرنامەیە بینن ڕاستیدا ئێمە ئەزانین دۆخی عێراق بگشتی بە عێراق بە باشوور و ناوەڕاست و تەنانەت هەرێمی کوردستانیش کە زانین کە لە ڕووی داراییەوە لە یانی دۆخێکی خراپ هەیە و بێکارێکی زۆر هەیە و نەبوونی خزمەتگوزاری زۆر ینی کاریگەریی گەورەی هەیە ئەمانە هەموو بوونێتەوەی ئەوەی کە زمینەیەکی زۆر لەبەر هەبێ بەوەی کە بەردەوام نارزایەتی خەڵک هەبێ ئەو نارزایەتیە لە ناخی خەڵکە وجودێکی بەردەوامی هەیە تەنها پێویستی بەوەی ڕێک بخرێ و ئاڕاستە بکرێ ئەوەی کە ئێستا ئەبینین لە عێراقدا کارکردنە ماوەیە کە بێت زیاتر لە مانجێکە بێت کار ئەکرێت لەسەر ئامادەکردنی ئەم جۆرە لە خەڵکی ئەم ناڕزایەتیە بۆ ئەوەی کە بێتە سەر شەقام و بە ئاراستەی فشار لەسەر حکوومەت کار بکە کێ کاری بۆ دەکات لە ڕاستیدا سەری ئەم خۆپیشاندانە دیار نییە ئەمە هیچێکە لەو خەڵانێکە سەرم خۆپیشاندانە ڕەچاو دەکرێت یاخود تێبینیەکە لە سەرم خۆپیشاندانە کە سەرەکەی بەوازحی دیار نییە ڕاستە بەشێک لە جەماعەتی حەیدەر عیبادی ئەوان کە حەیدەر عیبادی هەمیشە تەماعیەوەیە کە وا کارێ بکات عادل ئەلمەدی ناچاری دەزەکارکێشان بکات چونکە خۆی بە بەدی دەبینێ بەو شێوەیە ئەو تا ئەندازەیە وجودێکی شەرمنانە هەیە لە ساحەکەیە و هێزە شوێعەکان وجودیان هەیە بەڵام ئەوەی کە زیاتر دەوری کاریگەری هەبوو بە تایبەتی سۆشیال میدیایە و ئەوانە کە زیاتر ئەو کەسان کە زۆر لە ناو سۆشیال میدیایە جمهورییان هەیە و دەم ماوەیەکی زۆرە داوای ئەوەکەن کە خۆپیشاندان بکرێت و بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وجودیان هەیە لە مۆزووی خۆپیشاندانەدا بە تایبەتی قسەکە لەسەر ئەوەیە کە ینی پەنجەی تۆمەت بۆ لە نێودوڵەتەکانی ڕاکێشێکە لە پشتەوە هانی بەشێک لەم ڕێکخراوانیان داوایان بەشێک لەم کەسایەتیانی دا بە تایبەتی کەسایەتەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ ئەوەی کە ینی زیاتر تەرویج دەم بەوەی کە خەڵکان دەم بۆ بەشداریکردن لە خۆپیشاندانەکانەوە گەر دیقەت بگرین خۆپیشاندانەکان جۆرێک لە ڕێکخستنی تایە زۆرێک لە شارەکان هەم بە هەماهەنگی یەکتری لە بەسرە لە نەجەب لە تەنامڕۆ لە کەربەلاش بوو لە ڤیقار لە لە دیالە خۆپیشاندان هەیە بەس بۆچی مەسەلەی ڕاگررتنی ئینتەرنێت و ڕێکاری ئەمنی و قەدەغیات چۆ کاریگەری نەبووەوە کارەکەی چی بوو؟ ئەمڕۆ ئینتەرنێت ڕاگیراوە نەک دوێنێ ئەوە سێ ڕۆژە خۆپیشاندانەکە دوو ئەمڕۆ منعەتی جوال بووە لە بەغدا و لە نەجەف و لە بەسرا و لە ڤیقار بەڵام ئەبێمەوە بزانین کە بابەتێک تەمان ئەمڕۆ کە تۆ پێت وایە کە ئینتەرنێت ڕاگیراوە کۆمەڵێکین هەن ینی کۆمەڵێک ئەپ هەن کە بەکاردێن زۆر بە ئاسانی تەشەناکەن و توان ئینتەرنێت دابەزێنەوە ینی واتە نەتوانراوە حەجبی بە تەواوی سۆشیال میدیا بکرێت ئەمە یەک دووەوە طریقی تری تەواصل بە تایبەتی بەشتێکی زۆر لەمانە گەنجی گەڕەکان بە تایبەتی منتقی شعب و ثەورە و زەعفەرانی و ئەمانە خەڵکیشی زۆری بێئیشتن و یەکتریە ناسن ئەمدینکانێک قرس نییە هەر ئەوەندەی کە هاتنە ناو خۆپیشاندانەکانەوە و بە تایبەتیش باسمان لەوە کرد کە بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە پشتەوەی ئەم ڕێکخراوە ئەم خۆپیشاندانە وجودیان هەیە ئەمانش دینکیان هەیە لەگەڵ زۆرێک لە گەنج و لاوەکان و بە تایبەتی ژنان و ڕۆژنامەنووسان و تەنانەت پارێزەرانیش ئەمڕۆ بە جۆرەکان مووقفی هەبووە لە پشتگیری خۆپیشاندانان باشە سپاس دەتەگرێمەوە لە بەرز دکتۆر فایق جەناب شت بە خێربەی پێ دوایە ئەم خۆپیشاندانانە هیچ کاریگەریەکیان لەسەر هەرێمی کوردستان و کاریگەریشی هەیە لەسەر دەسەڵاتدارانی هەرێم بۆ خۆ چاکردن بەڵام خۆی بە شێوەیەکی گشتی لە هەر وڵاتێکە کە حکومڕانیەکی نادیموکراتی هەبێ حساب بۆ ماف و ئازادی و کێشەکانی خەڵک نەکە ئەگەری دروستبوونی خۆپیشاندان و ناڕزایی دێتە ئاراوە یعنی ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ لە عێراقا دروست بووە و پێشتریش چەند جارێکی کە دروست بوو خۆی درێژکراوەی ئەو خۆپیشاندانان کە
لە ساڵی 2002 بە ناوی بەهاری عەرەبیەوە دروست بوو. بەڵام لەو کاتەوە تا ئێستا تەبعاً دوای ماوەیەک لە هەرێمی کوردستانی حەڤەی شوبات و ڕۆژاوی دوایی دروست بوو. هەمووی بۆ ئەوە بوو خەڵکەکە بڕوای وایە کە دەسەڵات مافەکانی پێشێلەکە دەسەڵات ئەیچەوسێنێتەوە و بە تایبەتی لە ڕووی چینایەتیەوە. یعنی ئەوانەی کە لە دەسەڵاتان کۆمەڵی ئیمتیازاتیان هەیە لە ڕووی ئابوووریەوە و ئەو خەڵکە هەژارەش کە هەیە ینی ڕۆژ بەڕۆژ بەرەو هەژاریە چێ خەدەماتی کارەبا خەدەماتی ئاو خەدەماتی تەندروستی و تا کۆتایی کەم و کوڕی تێدایە. ئەمانە تایبەت نین بە وڵاتێک و وڵاتێکی کە زۆربەی وڵاتانی ڕۆژوڵاتی ناوەڕاست وایە هەتا ئێستا چاکسازیان نەکردووە بە هەرێمی کوردستانیشەوە. بەڵام ئەمڕۆ شتەکە لە عێراقا دەستی پێکردووە بە بڕای من بۆ دروستبوونی هەموو ڕووداوێ یان هەموو پرۆسەیەکی سیاسی یا هەموو کێشەیەک زەمینەی ناوخۆیی و زەمینەی دەرەکی هەیە. زەمینە ناوخۆیەکە دەمێکە هەیە و ماوەیەکیشە چۆن زەمینی ناوخۆیی بۆ خۆپیشاندان ینی ئەو کەم و کوڕیانی کە هەیە لە سیستەمی حکومڕانی مەسەڵەن لە عێراق بەسم لە عێراقەیە مقتەدا سەدر ماوەیەکی زۆرە قساکە حەکیم ماوەیەکە فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆنی دروست کردو ئەڵێ دەوڵەتێکی سێبەرمان دروست کردووە لەو ماوەیە ئەو ڕووداوانەی کە هاتنە پێشەوە بە گواستنەوەی ڕاژەی عەبدولوهاب ساعیدی ئەوەش دیسان کێشەیەکی دروستی کرد ئەو سراعەش لە بینی لایەنە سیاسیەکانی هێنا هەیە عێراقا هەیە ئەمەش خاڵێکی ترە. بێجگەلەوە ئێمە چامان لەو سیاسەتانە بێ کە لە ماوەی ڕابردووە حکوومەتی عێراق بڵێن یان دەستی پێکردووە پەرلەمانی عێراق چی ئەڵێ چی ناڵێ. بۆ نمونە یەکێک لە سیاسەتە جێگیرەکانی زۆرینەی حکومڕانی عێراق دژایەتیکردنی ئەمریکایە. ینی لێدوانی قونسوڵی سەفیری ئێران لە عێراق کە عێراق بەکارێنین بۆ ئامانجەکانمان و ئەوانە ئەمەش خاڵێکی ترە. هەوڵدان یان دەنگ و بڵاوبوونەوەی دەنگ و باسێک کە عێراق سارۆخی S400 دەکڕێت لە رووسیا ئەمەش مەسەلەیەکی کەیە. بەو شێوەیە نزیکبوونەوەی عێراق لە ئێران و لە رووسیا و لە سین ئەمریکا پێی ناخۆشە. ئەمریکا و دۆستەکانیان پێیان ناخۆشە لەبەرەوەی زەمینەیەکی چۆن ئەڵێ ناوخۆیی هەیە زەمینەیەکی دەرەکیش هەیە بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەو سیاسەتانەی ئەمڕۆی حکوومەتی عێراق دابنرێت بەنسبەت هەرێمی کوردستانەوە کە دێنە سەر هەرێمی کوردستان. ئێمە بزانین ئەو زەمینانە هەیە جارێکی کە ئایا زەمینەی ناوخۆیی و زەمینەی دەرەکی هەیە بۆ دروستبوونی خۆپیشاندانەکان تاوان برسێتی خەڵک هەیە نادات پەروەری هەیە دواکەوتنی موچە هەیە سنووردارکردنی ئازادی هەیە بەڵام هەندێشتی واقعیش بڵێ ینی ئەمڕۆ حکوومەتێک پێگاتۆ لە سێ حیزبی باڵا دەست یەکێ لەو حیزبانە کە لە ڕابردووە هێنی قیادەی ئۆپۆزیسیۆنیە کرد بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ لە دەسەڵاتایە ئەمە حقیقەتێکە یانی ئەتوانین بڵین ئۆپۆزیسیۆن ئێستا وا ڕێک نەخراوە ناڕزایی هەیە بەڵام ڕێک نەخراوە خۆی ئامادە نەکردووە بۆی وەکو لە عێراقا هەیە حەکیم فراکسیۆنی معارەزەی دروست کردووە و حکوومەتی سێبەری دروست کردووەشانەکانی نەکردووە بەڵقیناکە بەڵام مقتەدا سەدر ئەمێوارەیە لێ پشتیوانی خۆپیشاندانەکانەکەم وە بێ مانگرتنی سەرتاسەری بێ لە عێراقا و کەسیش دەزرێژی نەکاتە سەر خۆپیشاندەران ئەمە شتە ئەم حاڵەتانە. دوای ئەوە لەسەر دێنە سەر مەسەلەی سیاسەتی حکوومەتی هەرێم بەرامبەر بە ئەمریکا و بەرامبەر بە ئێرانیەکانیش تا ڕادێگە گەر بڵێن دەستەینانێ ینی ئەوەی کە ئێمە ئەمە ئاگامان لێە لە ئاستی ناوچەیی و جیهانیە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بێژگە لە کاتی ڕێفراندۆم حکوومەتی هەرێمی کوردستان شتێکی وای نەکردووە کە ڕقی ئەمریکا هەڵسێنێ ڕقی ئێران هەڵسێنێ هی تورکیا هەڵسێنێ معاملەیەکی لێ بکەن. ئەمە حقیقەتێکە لەوانێ ئێسان دێ برادەر بڵێن ئەمە قووەتی حکوومەت نیشانەدا بەڵام ئەمە ڕاستیەکە. بۆیە من لەو باوەڕام ئەگەر ینی ئەو کەم و کوڕیانەی هەندێک لە کەم و کوڕیەکان ئەوەی لە هەرێمی کوردستانەیە زۆرترە تا لە عێراقا. بۆ نمونە نرخی بنزین لە عێراقا لە بەغاو لە سلێمانی چەندە فەرقی هەیە ئەوان هەموو مانگێ موچە وەرەگرن ئەوان هەموو مانگێ موچە وەرەگرن شتی کە زۆر مەسایلی تر لە ڕووی ئابووریەوە لە هەرێم خراپترە لە عێراق لە ڕووی ئابووریە وەزعی هاوڵاتیان زۆر خراپترە هەندێک پێگاتی سیاسی هەیە
بۆ نمونە ئێستا من باسی تەفگەری ئازادی یەکەم لە عێراق مۆڵەتیان داوەتێ داونەتێ وەکو حیزبێکی ڕسمی لێرە احترافی پێ ناکەن لە ڕووی ئازادی شۆیە لە خراپترە تاوێ بەڵام ئەو هێزەی کە ببێتێ داینۆمۆی جوڵاندنی خەڵک لە هەرێمی کوردستانی لاوازە ینی بۆ ئەو دوو وەکارە گەڕێتەوە کە هەم ئۆپۆزیسیۆن لاوازە هەم عاملی خارجیش سوپاس دەکەم دکتۆر ئەمین سەبارەت بووی کە هۆکاری چێک کە زۆربەی ئەم جارە خۆپیشاندانەکان لە ناوچە شیعانیشینەکاندا ینی پارێزگە سونەکان تۆزێک لە بێدەنگی هەیە هیچ هۆکارێک لەوەدا هەیە تەمان پارێزگە سونەکان بەشی خۆیان لە میحنەت پێ بڕاکە دەستێنەوە نەسوتاوەکە بمجار بۆ ئاسانەیە خواخوای ئەویان کە بتوانم گەڕنەوە بۆ ناوچەکانی خۆیانەوە خۆپیشاندان بکەن ئەوەی کە هەیە هۆکارەکانی ئەمە وەکوتم زەمینەکە ینی پشتی بەستۆ بە ناڕزایی خەڵک لە نەبوونی هەلیکار و نەبوونی خزمەتگوزاری و بەتایبەتی ئەم دوو خاڵەکە زۆر گرنگن نەبوونی هەلیکار و نەبوونی خزمەتگوزاری و بدۆخی خراپی ئابووری لە عێراق بە شێوازی گشتی بەڵام ئێمە لەبیرمان بێت کە لە ڕاستیدا ئەم زەمینەیە وجودی هەبوو پێشتریش کەی کاری لەسەر کرا و کەی کاری لەسەر دەکرێت ماوەیەکە وتم بەتایبەتی لە ماوەی ڕابردە بەعسیەکان ئیشیان لەسەر کردووە بە پشتگیری لەگەڵ بەشێک لە حزبە شیعەکان کە بەتایبەتی کە ئەم جارەی لە حکوومەتەکەی ئەم جارە هی هەمووانە هی کەس نییە چۆنی هەمووانە خۆی بە ئەوە دانەکەی تر هەموو لایەنەکان بە جۆر زۆرەکان ڕزامەندیان پیشانداوە لەسەر ئەم حکوومەتە بەڵام هیچ یەکێک لەمانە بێزگە لە تیاری حکمە هین تیاری فتح ئەوانی دیکە وا نازن کە خۆیان حکوومەتیان پێکێناوە واتە هیچ بەرپرساتێک هەڵ ناگەێنانی فەت هێستا پشگیری عادل عەبدولمەهدی دەکە سەدرەکانیش وجودیان هەیە تەمان بە بەردەوامی بە سەدر دائیمە میشاڵ بێتیکی دووفەقانەی هەبووە ینی بە قسە لەگەڵ خەڵکایە و ڕەخنن لە حکوومەت دەگرێ و وەزیرەکانیش نێرێتە ناو حکوومەتەوە بەردەوام وا بووە بەڵام ئەمە لە بیرمان نەچێت لە ڕاستیدا ئەم بابەتە پەیوەندیە بە سیراعێکی ئێرانی ئێرانی لەگەڵ ئەمریکی ئیسرائیلیا چۆن تەمان ئەم بازنەی تر لەوانەیە سعودیە و پەنجە بۆ ئیماراتی ڕاکێشرێ هۆکارەکەی بەتایبەتی سێ حاڵەت ڕوویاندا لە ماوەی ڕابردوودا گەر بگەڕێنەوە شتێک هەبوو ئەو بەناوی سەفقی قەڕن کە لە سعودیە و لە ئیمارات و وڵاتە خەلیجیەکان بەتەمای ئەوە بوو سەفقەیەک بەستن بۆ بلۆکبەندیەک بەرامبەر بە ئێران ئەو بۆ عێراق تقریبان فەشەلی ئەم سەفقەیە هێنا و نەچوو ناو سەفقەکەەوە ئەوەی شێک لەو خاڵانە بوو کە علامەتێکی استیفهامی لەسەر عێراق دروست کرد و وا حسابکرا کە لە بازنەی ئێران نزیکە بێتەوە خاڵی دووەمیان بەتایبەتی لە مۆزوعی حەجی شەعبیە کە ئەمریکا ڕاستەوخۆ داوای کرد کە حەجی شەعبیە بێ حەل بکرێ و چارەسەر بکرێ ئەو حەلەی کە عادل عەبدولمەهدی هێنایە پێشەوە تەنها بریتی بوو لە پێدانی ئیمتیازێکی تر و ڕێخستنەوەیان و هیچ تری نەتوانی بکات زیاتر لەمە کە لەسەر داواکاری وەزیری خارجی ئەمریکی کە دەبووە عادل عەبدولمەهدی هەڵسێ بە هەنگاوی پراکتیکی بۆ چارەسەرکردنی ئێمە حەجی شەعبی بەڵام نەکرا خاڵێکی تر بەتایبەتی ئیدانەکردنی دێدانەکانی ینی حەجی شەعبی بوو لەلایەن ئیسرائیلەوە تەمان ئاگادار بین ئەم دوو ڕۆژی ڕابردوو راپۆرتەکەی کە حاضر کراوە ئیدانەکردنی ئیسرائیلە بە لێدان لە بنکانی حەجی شەعبی لە عێراقا خاڵێکی تریشیان کە زۆر ئەویش بەلای ئەمریکاوە گرنگە ئێمە زانین کە ئێستا ئەمریکا لە ململانێکی ئابووری بەخۆتە بەتایبەتی لەگەڵ سینە و لەم کاتەیە عێراق بە کورکابینەکەیەوە ڕوەکاتە سین بۆ بەستنی کۆمەڵێک پەیوەندنامەی گەورەی ئابووری و ئیسtismاری ئەمە ڕقی لایەنی ئەمریکی هەڵساندووە هەموو ئەمانە هۆکارێکن کە گومان بۆ ئەوە ئەچێکە ئەمریکا ئەگەر لە پشتیش نەبێت ناڕزامەند نییە بۆی کە فشارێک بخرێتە سەر حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی و پێیان بوترێ بەتایبەتی لە پارێزگا شیعەکاندا پێیان بوترێ کە بەڕاستی ئێوە لە حەدی خۆتان دەرچوون و بە ئاڕاستی ئێران و ئێمە توانین ئیستیقرارتان لە تێک دێن و ئەوەی ئەمڕۆ ڕوویداوە لە زۆرێک لە بۆن من لە نەجەف ینی بەشی زۆر لە مەقەڕاتی حیزبە شیعەکان وەکو فتح حکمە دەوڵەتی قانون بڵێن داوە هەمویان کەوتونتە بەر پەلاماری خۆپیشاندەران ئەمە بۆ خۆی ئاماژەن بۆ ئەوەی کەیتر ئەم هێزانەی کە لە بازرگەی ئێرانیدا نزیکن
ئەبێت ینی ئەم سزای بیانگرێتەوە بەر هەڕەشی جەماعەت. باشە بەس ئەم فشارە سەدەکێ شێبەوەی کە حکوومەت هەڵبوەشێتەوە و عادل عەبدوڵ دەست دەکار کێشێتە ئەم فشارەکە زۆرە سێریکە فشارەکە تەمەەن هیچ خۆپشاندانیش پێشتر بە ئاڕاستەیە خۆپشاندانە بە ئیرادە نەبووە و ڕێکخراو نەبووە، بەڵام کێشەکەی ئەوەیە ئەم خۆپشاندانە قیادەی نییە، قیادەیەکی نییە کە خۆپشانە قیادەی بە چۆن ڕێکخراوە بوون قیادەیەکی ئاسۆیی هەیە واتە پەیوەندیەک هەیە، بەڵام قیادەیەکی ڕەمزی نییە کە سەرکردایەتی بکە و لە ئاستێکا بێت کە بتوانێت ینی چاوی لێ بکرێت بۆی کە بێ بە بەدیل بەم حکوومەتە. بۆیە بە تایبەتی وە لەم حاڵتەشە ئێران بە تایبەتی لەسەر خەتە بۆەوەی دیفاعکە لەم لە حلەفەکانی خۆی لە حکوومەتە کە ئێستا لە حکوومەتەن بۆی نەتوانێت خۆپشاندانەکە ئامانجەکانی خۆی کە باز لە گۆڕینی نظامەکەن بگۆڕێت. لە خراپترین حاڵەتی ئەم حکوومەت ئەم خۆپشاندانەیە ئەوەی کە ڕۆدا ئەویش ئەگەر بێت و ینی بە تایبەتی مقتدا سەدر کە چاوەڕێکرێ بێتە پاڵ خۆپشاندانەکە، هەرچەند تۆزە زەحمەتە لە بەرەوەی کە بۆ خۆتان زانن ئەم لەناو خۆپشاندانەکە بەعسیەکان بە قورسی وجودیان هەیە و لە ڕووی ئەعلامەوە ئاڕاستەیەکەن و حزبی شیوعی و بەشێک لە تایاری مەدەنی وجودیان هەیە. ئەمە لەوانەیە بێتەوە ئەوەی کە دوودڵەیەکە بێ لەوەی کەوان بێنە ناوخۆپشاندانەکە و بەتایبەتی وەفشاری ئێرانیش لە ڕووی سیاسیەوە لە پشتپەردەوە بەس بە کورتی پێ دوێن ناگاتەوە حکوومەت هەڵبوەشێت. من پێم وایە لە حکوومەت هەڵوەشانەوە ئەگەر هات و خۆپشاندانەکان درێژیان کێشا و کاریگەری زۆر سلبیە بوو بە تایبەتی لە کوشتنی بەگژارچوونەوەی خۆپشاندەرەکاندا ئەو حاڵتە لەوانەیەوە لە لایەنە سیاسەکان بکات بە حەلێکی وەسەد ڕازی بنەویش متمان لەسەرەوەی لە عەدالەتی و دروستکردنی حکوومەتیشتر. بەڵام سپاسەکەم دکتۆر سەبارەت بە دۆخی کوردستان کە بە ڕێزت پێدوا بوو لە دۆخی عێراق خراپترە، بەڵام بێدەنگیەکی ئێستا زۆر لە کۆمەڵگەی ئێمە هەیە پێدوای ئەگەر چاکسازی نەکرێت دوجاریش ڕەنگە خەڵک لێرەش ناڕەزایەتی بکەوێتەوە ئەگەر هەر بەردەوام بێت و مەسەرەن بۆ بەرفراوانی لە عێراق هەیە. بەڵێ بەڕاستی من ئاماژەم پێ کرد ئەمە درێژکراوی بەهاری عەرەبیە، لە بەهاری عەرەبیەوە تا ئێستا ئەو حکوومەتانەی کە لە بەهاری عەرەبیەوە هاتنە سەر حکم و ئەوانەشی کە مقاومەیان کرد هەنگاوێکیان بۆ پێشەوە نەناوە چاکسازی بکەن. هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە، ینی لە هەرێمی کوردستان لە 2011 هیچ چەنگاوێک نەچوین بۆ چاکسازی نەکراوە، ینی بۆ دواوە گەڕانێتەوە ینی چی چاکسازی کراوە ئێمە چیمان پێ مەسەن سادەترین شت لەو وڵاتە ئەوروپیەکانە جیاوازی موچەی نێوان وەزیرێک و یا ئەندام پەرلەمانێک و مۆسەفێک چەندە یەکێ لە داواکاریەکانەوە بوو ئەم جیاوازیە کەم بکرێتەوە بەو ئاڕاستەیە نەبێت. ئەنی تا ئێستا موچەی ئەو موچانە وەکو ئیمتیازات وایە دەسەڵاتی هەرێمی کوردستانیە دەسەڵاتی عێراق داوێتی بە هەندێک کەس بۆی لەگەڵیانە بمێننەوە. ئێستا یەکێک لە کێشەکانی خەڵکی عێراقی ژەوەیە داوایەوە کەڕێن لە پەرلەمان ئەو هەموو پارەیە سەربەکرێ بۆچی سەربەکرێ بێجگە لەوە مەسلەی داهاتی نەوت و ئەوانە تا ئێستا ئاشکرا نەکرا. ئێمە نازانین ڕێکەوتنێکی 50 ساڵی کراوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا بۆ نەوت دێرەوە بڕات ئایا ئەو نەوتە بە چەند نەفرۆشیە چەندی ئەگەڕێتەوە چەندی هەیە نییە. ئەو شتانەی کە حکوومەت وتوێتی تا ئێستا جێی باوەڕی خەڵک نییە. لە ڕووی ئازادی سیاسیەوە من ئاماژەم بۆ ئەو حاڵەتە کرد کە تەفگەری ئازادی بۆ نمونە ینی هێزێکی سیاسی هەیە لە باشووری کوردستانە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا یاڕستەیەکی سیاسی تایبەتیە نزیکە لە پارتی کرێکەکانی کوردستان لەو کاتەوە تا ئێستا خۆی ڕێگەخە نەمۆڵەتیە دێنێ نەحیش هەر ماوەیەک ناماوەیەک کە بڵێن ئازادیەوەنی حیزبی تریش هەیە و مەسەڵ ئەوە پێوانەیە کە بۆی کە ئازادی سیاسی نییە لە هەرێمی کوردستانە ئەوە پێوانەیەکە ڕەچاوی دۆخێرەمیان نەکردەوە بەڵام ڕەنگە وا بڵێ ئاخر خۆ ئێستا واڵێن بەڵام تۆ معقول نییە تۆ لە تورکیا هەدەپە هەیە دەتەپە هەیە نازانم کێ هەیە هەروانی سەر بە پەکەکەن لەوێ بۆ لە تورکیا مەجاریان هەیە حیزبی سیاسی پێک بێنن بەشداری هەڵبژاردن بکەن بە یاسا گیرێن بە یاسا ئازا دەکرێن بە یاسا بەشداری هەڵبژاردن نەکەن بۆ لە تورکیا مەجاریەوەیان هەیە بۆ لە هەرێمی کوردستانە مەجاریەوەیان نەبێ من بڕوان بەوەی نییە داوای لێبوردنەکەم ئەوە بەڵگەهێنانەوەیە مەسەلەکە تەنیا فشاری تورکیا نیە نادیموکراتێتی ئەمانە چکە ئەمان ینی ئەو حیزبانەش کە لە هەڵبژاردنەکانە ئەو هەڵبژاردنانەی کە کراون تا ئێستا کامە ئیجماعی عام هەبووە کە بەڕاستی زانی بێ بە پاکی زانی بێ پراوێز قسنیان دێ حیزب بەبێ مبەڕێر لەبەرەوەی کە
لەگەڵ سیاسەتی ئەوانانین یا ڕخنیان لێگرن تا کۆتایی ئەمانە کۆمەڵێشتن یا دەستورمان نییە تا ئێستا ئێمە یەکێ لە کێشە سەرەکیەکانمان ئەوەیە کە دەستورمان نییە دەستور لە هەموو وڵاتێکە ئەرکی دەسەڵاتداران دیاریەکە مافی دەسەڵاتداران دیاریەکە بەرامبەر بەگەل و مافی پێگاتە جیاجیەکانی ئەو وڵاتە دیاریەکە بەرامبەر بە حکوومەت بەرامبەر بە دەوڵەت بەرامبەر بە نیشتمان بەرامبەر بە کیتر خەڵکی ترەوەیە کە ینی تا ئێستا ئەم سیاسەتە هەڵانەی خۆیان کە کردویانە لە ڕابردووە ینی نانوتێمە هەڵێن هەر ڕۆژی سوپای وڵاتێک گەێنێ هەر ڕۆژی یەکێکیان هی ئەم لایەنە هی ئەو لایەنە هەر کاتێک بارزوی خوان ینی ئەمە چۆن سیاسەتێک ئامانەیەکەن بێزگە لە مەسلەی هەرە گرنگی هەرە هەستیار کە خەڵکی کوردستان بەلایەوە گرنگە جێبەجێ بکرێ ئەو ڕێکەوتنەیە کە لەگەڵ عێراقا کراوە کە بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزام بکە بەوەی کە مانگانەیە نازانم چۆنە 250,000 ڕۆژانە بداتە هین بداتە سۆمۆ و لەوانەیە یەکێک لە هۆکارەکانی ئەم وەزعی عەبدولمەهدی بەسەریا هاتووە ئەوە بێت کە عەبدولمەهدی یەکێک لەو کەسانە بوو کە باش بوو لەگەڵ کووردا باشە تۆ کەسە باشە لەگەڵ کووردا تۆ پشتیوانی بکە بەچی پشتیوانیەکەی هەرەوە نیەک بڵێ من لەگەڵ عەبدولمەهدی عەلاقەم خۆشە و پیاوێکی چاکە و شۆڤێنینەوەوانە بڕیارێکی داوە کە موچە بۆ هەرێمی کوردستان بنێرێ بە مەرجێک ئێوەش نەوتەکە بنێرن بۆ نەوتەکانیان نێرن یعنی ئەمە کۆمەڵێ شتا کە ئەتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان نەی کردووە لەبەرەوە چاکسازی نەکراوە لەبەر ئەگەر هەیە ڕاستە من ئاماژەم پێ کرد ئێستا لەم کاتانە زەمینەیەکی وا لەبار نییە بۆ پێ دوای دەبێت لەو بێدەنگێ بترسن کە ئێستا دروستبوونی خۆپیشاندانێک بەڵام ئەمە درێژە ناکێشێت ئەمە درێژە ناکێشێ بە تایبەتی ئێستا نزیکەی سێ-چوار حیزب زیاتر لە دەرەوەی حکوومەتن و وابزانم نزیکەی 20 ئەندام پەرلەمانیان هەیە لە هەرێمی کوردستانە ئەمانە ئەگەر هەیە لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی و ڕێکخراوی مەدەنی ئەوانە هاوپەیمانیەک دروست بکەن فشارێک بخەنە سەر حکوومەت بۆی هین بکە ینی واز لەم جۆرە سیاسەتی خۆی بێنێ کە بێدەربەسانە تەعامل لەگەڵ خەڵکاکات پێ دوێت ینی ئەم حکوومەتش چاوەڕێوە لێ ناکرێت کە گۆڕانکاریی باش بکات لە ژیانی خەڵک یان جارێ زووە ئەم حکوومەتی ئێمە یەک شتی یانێ کابینەی نوێ کابینەی پێشومان لەگەڵ شتێکیان دروست دەکرد یەکسەر فڕین ئەفرین بۆ تورکیا ئەمە ئەم جارەمان وانە تا ئێستا نەچون بۆ تورکیا ئەچن بۆ بەغا ینی لەوە چه ئیرادەیەک هەبێ بۆی لەگەڵ بەغا ڕێکەون ئەگەر لەگەڵ بەغا ڕێکەون ئێمە بەپی دەستور ئەو مافانەمان هەیە لە هەرێمی کوردستان بەرەو بەغدا بچین باشترە کێشەکانمان لەوێ حەلەکرێ کێشە سیاسیەکانمان کێشە ئابوووریەکانمان هەموو کێشەکانی ترمان توانین لە بەغا حەلکەین بەڵام ئەوی بەغایشان بەجددی نییە ئەگەر نەوتەکان تەسلیمی سۆمۆ بکردایە لەوانەیە ئێستا ینی وەکو پێم وتی هەم خەڵکی ئێرە متمانەی زۆر بە حکوومەتەکەی خۆمانە بوو هەم خەڵکی عێراقیش زۆر متمانەی بە حکوومەتەکەی عەبدولمەهدی هەبوو بەڵام ئێستا خەڵکی عێراق دەڵێن عەبدولمەهدی چی بۆ کردوین یەکێ لەو شتانە کە نەیتوانیەوە بیکە نەیتوانیەوە نەوتەکەی ئێمە وەرگێ بۆ سۆمۆ بۆ عێراق سوپاسان دەکەم بەڵێنەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە پەنجە
برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. باڵزار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر ئەمین کەرم وەلای بەڕێزت سەبارەت بە پێ دوایە ڕۆڵی پەرلەمانی عێراق چیە؟ هیچ دانیشتنێک دەکات لەسەر مەسەلەی خۆپیشاندەران و بانکێشتی عادل عەبدولمەهدی دەکرێت؟ لە ڕاستیدا بەرنامە هەیە کە ڕۆژی شەممە کۆبوونەوەی ئاسایی بوو، تەمان کۆبوونەوەی ئاسایی بوو، بەڵام کۆبوونەوەی تەرخان بکرێت بۆ گوێگرتن لە داواکاری خۆپیشاندەران و گفتوگۆکردنی داواکارەکانیان و ئەو وەزایی کە مناقشکردنی وەزایی کە لە عێراق دەگوزارێ بۆ هۆی خۆپیشاندانەکان و دەرەنجامەکانی. بەڵام ئەوەی کە بانکێشتی عادل عەبدولمەهدی بکرێت تا ئێستا ینی ڕوون نییە، احتیمال هەیە ینی خۆی حەزکات تەوزیحێک بدا. بەڵام عادل عەبدولمەهدی لە دوو بڵاو کراوە، دوو بەیاننامەی کە لە دوو ڕۆژی ڕابردووە، یەکیان بە سیفەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و دووەمیشیان بە سیفەتی قایدی عامی قوواتی مسەلحە، هەردووشیان لە هەردوو بەیاننامەکەی بە وازحی بازەوەکە کە پێویستەکە گرنگی بدرێت بە ینی تیش بخرێت لەسەر ئینجازەکانیشان. دیارە بە حسابی بڵێن سەرکەوتنی هەبوو عادل عەبدولمەهدی. لە ڕاستیدا ئێمە ئەگەر بێئینسافیە ئەگەر بڵێن عادل عەبدولمەهدی جیاواز دێنەوەی تر باش بەس چی کرد؟ بەڵام من حەزەکەم ئەمە بڵێم عادل عەبدولمەهدی تەمان شخصێکی میانڕەوە و حەزی کرد زۆر بە میانڕەوانە یاخود بە وەسەڵتیانە لە بینی بلۆکەکانی بەتایبەتی ئێران و ئەمریکای تەعامل کە هەرچەند ئێستا بە جۆرەکان بە شێوازێک حسابی یەکەن کە لەسەر بلۆکی ئێرانی لایەن ئەمریکیەکانەوە تەنانەت ئێرانیەکانیش ئەمڕۆ بوون لە مووقیفەکەی ئەمڕۆ کە وەزارەتی خارجی بانگی سەفیری ئێرانی کردو و سەرزەنشتی کردو بۆ ئەو لێدوانەی کە داوێتی لەسەر مۆزۆی بەرپەرزانەوەی هێزەکانی ئەمریکا و ئەوانەی کە دێنە ناو عێراقەوە هێزی هاوپەیمانی لە عێراقە کە یارمەتی جێشی عێراقی ئەدەمەک و تەدریب. ئەمانە کۆمەڵە مووقیفن عێراق ناچارە هەیبێ، بەڵام هەر جارەی لایەنێکیانەوە لۆ ماکرێ. بەڵام لەوەیدا کە عادل عەبدولمەهدی چی کردووە، من ئەتوانم بڵێم تەمان ناتوانم بانگە شێوە بکەم کە عادل عەبدولمەهدی کەسێکە کە ئەتوانێت بێتە محەممەدی مەهدی عێراق ڕزگارکە. بەڵام ئەوەی کە هەیە ینی زیاد تەرکیزێک کاتە سەر ئەوەی کە چۆن بتوانێت خەدەمات ئیسمار زیادکە، خۆی کەسێکی اقتصادیە بەڕاستی ئیسمار زیادکە و گرنگیدا بە بنەی تەحتی. بەڵام ئەم بابەتە ینی بابەتی گرنگیدان بە کەرتی ئابووری ساڵێکە عادل عەبدولمەهدی هاتووە سەر حکوم، لە ماوەی ساڵێکە ئەمە ناتوانێت بکرێت و نەک ناتوانێت بکرێت. بۆ نمونە تۆ عقد لەگەڵ هەر کۆمپانیاکەکەی بێ بۆ من شەریکیە بکاتەوە لە عێراقا، بۆ منە 20,000 کەس 30,000 کەس بۆ تۆ کە هەری کاری دەسەکەوێت. بەڵام ئەم شەریکێتە دی ئەم کۆمپانیای کاتەوە لەوان 2-3 ساڵ بەس پێویستی بە دروستکردنی کارگە و بنەی تەحتی کۆمپانیەکانی بێت. بۆیە ئەم بابەتە بۆ عادل عەبدولمەهدی ئاسان نییە لە شەو ڕۆژێکە لە ماوەیەکی کەمدا بتوانێت کێشەی بێکاری چارەسەرکە، کێشەی خزمەتگوزاری. من ئەمڕۆ فکرەیەک لە مێشکما بوو، ینی پێم وایە کە عێراق بە پرۆژێکی مارشاڵی دەتوانێت ڕزگاری بێت. ئەوەی کە لەنی کەمی زیاد لە 10 ملیار دلار بەس بۆ گرنگیدان بە بنەی تەحتی خەرجکە و 10 ملیار دلاریش بۆ ئیسtismار یان هاوکاری پرۆژه اقتصادیەکان بکە بەوانەی بەتایبەتی کارگە و دامەزراوەی گەورە بۆی هەلی کار ڕێک بخرێتەوە لە عێراقەوە گەنجانەوەی بەتایبەتی دەرچووی زانکۆ هەلی کاریان دەستکەوێت. بە من نەبێ ئەم زمینەیە کە هەمیشە لەسەر پێ بۆی خۆپیشاندان بکە نابێت، ینی ئەم زمینەیە وجودی دەبێت. ئەو کاتە هەر لایەنێکی سیاسی کە ینی مەسلحەتی لەگەڵ ئەوە نەبێت چێ وەکو حکومەت بەرقەرار بێ و ئاشتی بەرقەرار بێ چی وەکو ئەوەی نظامە سیاسەکە، چونکە ئێمە بزانین ئێمە دوو جۆر معارەزەمان هەیە ئێستا لە حکومەتی. ئێزە معارەزەی حکومەتمان هەیە
و معارضەی نظامی سیاسیشمان هەیە معارضەی حکومت بوون حیدر عیبادی ئێستا بە عەمەدی کار وەکو معارضەی حکومەتەکە تیاری حکومەت ڕاستە خۆی ناوناوە معارضە بەڵام بە کردەیی معارضەیەکی کردەیی نییە زیاتر وەکو ناو ئەم تایتڵێن بۆ خۆی هەڵبژاردووە بۆ لەبەرەوەی کە بە پشتکانی خۆی لە حکومەتە ڕازی نەبوو و دەیانەوێت ئەم فەراغی معارضە پڕکەنەوە ئیسفادە لەم فەراغە بکەن بەڵام لەبەر ئەوەی کە عادل ئەلمەهدی چۆن دەستنیشانکرایی مەرجەعیەتی شیعەکانە و جۆرەکان تیاری حکمەش لە ڕێگەی عەمار حەکیمەوە ئیمتیدادی ئەوانە ناتوانێت دژ بەمە بێ ئەوەی کە دەمێنێتەوە معارضەی نظامە سیاسیەکە هەیە معارضەی نظامە سیاسیەکە بە تایبەتی حزبی بەعەس و بەشێک لە شیوعیەکان و بەشێکی تر لە شارع بەشێک لە شارع و ڕێکخراو مەدەنیەکان معارضەی ئەم نظامە سیاسیان بۆ جاری وا هەیە داوای گۆڕینی سیستەمە سیاسەکەکەن لە پەرلەمانیەوە بۆ کۆماری جاری وایە داوای گۆڕینی ئەم سیستەمەی فیدرالیەکەن بۆ گەڕانەوە بۆ مەرکەزیە دۆتەگرم لە دکتۆر سەبارەتەوەی کێمە دەبین لە عێراق ئەو خۆپیشاندانە هەیە بۆ هەلی کار و بۆ دامەزراندن بەڵام لە کوردستانە دەبێت چ فشارێک دروست بکرێت بۆەوەی کە ئێمەش دەبین کە لە کوردستانیشە بێکارێکی زۆر هەیە مەسەلەن 2014ەوە دامەزراندن ڕاگیراوە نزیکی 150,000 کەس دەرچووی زانکۆ پەیمانەکان هەیە هەلی کاریان بۆ نەدۆزراوەتەوە ئەلبەت ئێمە ئاماژەمان بەوە کرد کە لە ڕووی جیاجیاوە کەموکوڕی جدی هەیە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەڵام ئێمە ئەوەشمان لەبیر نەچێتەوە ئەم حیزبانەی خۆمان کارێکیان کردووە کە هەندێک شت هەیە زەحمەت بێتە پێشەوە یان بە زەحمەت بڕوا بەڕێوە یەکێک لەوانە کۆمەلگاکەیان کردو بۆ کۆمەلگایەکی حیزبی یعنی بەشێک لەو کۆمەلگایە سەر بە فڵان حیزبە ئەویکەی فڵان حیزبە و ئەوەندەش حیزبایەتەکان دەمارگیرانەیە حیزب لە سەروی میلەتەوە لە سەروی نەتەوە لە سەروی نیشتمانەوە لە سەروی ئازادیەوە داانێ ینی هەندێک کەموکوڕی جدی هەیە لە سیاسەتی فڵان حیزبە بە سەیرەکەی ئەندامەکانی لایەنگرەکانی جەماوەرەکەی ڕاگەیانکارەکانی هەردیفاع لە سیاسەتی حیزبەکەکە پارتی وایە یەکێتی وایە گۆڕان وایە و حیزبەکانی تریش بەو شێوەیە ئەمە یەکێک لە کێشە هەرەسەرەکیەکانی ئێمەیە کێشەی دووەم ئەوەیە ئەم دەسەڵاتی ئێمە کارێکی لە خەڵک کردووە ئەو خەڵکەشی کە لە دەرەوەی کۆمەلگا حیزبیەکەیە کوردێتی بە بەشێک لە حکوومەتەکە کوردێتی بە بەشێک لە نظامەکە بۆ نمونە ئێمە باسیەوەکەین کە این هەیە بندیوار هەیە بۆ نمونە باسیەوەکەین کە خەڵگەیە 3-4 موچە وەرەگرێ ئەم خەڵکی وا لێ کردو هەمووی بەستۆ بەخۆیەوە لە ڕێگەی موچەوە موچەکەش بەشی ئەوە ناکاتەوە پێی بژی بەڵام واشی لێ کردووە کە نەتوانێت هیچی شێکی کە بکە یعنی هەندێک سیاسەتی کردووە بە حساب ئەمە ینی ئیسلاحات بێ ناوی بنێکی بەڵام شتێکە بێکاریگەریکردنی کۆمەلگایە بێکاریکردنی تاگەکانە وای لە خەڵکەکە کردووە کە بەرهەمێکی نەبێت ئێستا زۆر کەس کە بارودۆخێکی وایە بینێ کە مثلا تۆ باسیەوە کرد کە احتیمال هەیە لە کاک ئەمینە پرسی حکوومەت بگۆڕێ ینی زۆر کەس پێیان خۆش حکوومەتی هەرێمی کوردستان بگۆڕێت چکە موچەکانی ئەڕات ئێستا خەڵکێکی زۆرێ عایلی و ینی لەوانەیە خێزان نەبێ موچەی نەبێت ئێستا لەم کوردستانە بەڵام واشی تێگەیاندون کە ئەم موچەیە زۆر باشە لەبەرەوە خەڵکەکە هەندێک هەڵوێستی هەیە بەو شێوەیە نابێت کە ئێمەمانەوێت بێجگەلەوە ئێمە ئەزمونێکمانەیە لەگەڵ خۆپیشاندانە ئەزمونونەکەمان سەرکەوتونەوە ئەزمونکە سەرکەوتونەوە نەخێر حەفەی شوبات و ڕۆژانی دوایی یەکێک لە هۆکارەکان 2007 لە کۆتایی ساڵی 2007 جارێکی کە خۆپیشاندان کرا و پێش حەفەی شوباتیش خۆپیشاندان کراوە و خۆپیشاندانی چین و توێژەکان خۆپیشاندانێکی سیاسی ماوەیەک مامۆستایان پەیوەندی بە دەسەڵات و یاخود میلەت پەیوەندی بە هەموو شتێکەوە هەبوو ینی خۆی حەفەی شوبات و ڕۆژانی دوایی شتێکی بەرنامە بۆدا ڕێژراو نەبوو بەو شێوەیە ینی ئەگەر لقی چواری پارتی تەقیان لە خۆپیشاندەران نەکردایە یەکێک شەید نەبووە یەکێک بە سەختی برینان نەبووە ژمارەیەکی زۆر خەڵکی کەش برینار نەبووە قەناعەتم نەبوو حەفەی شوبات دروست ڕەت فعل بوو سوێنێ بۆ سوێنێ خەڵک چووە بەردەمی هین مەیدانی ئازادی
بەردەرکی سەرا وردە وردە و ئەو کاتەش سێ حیزب لە معارەزا بوون ئۆپۆزیسیۆن بوون ئەمانە هەمووی حاڵەتەکان بوون بەڵام دوایی چی دەرچوو یعنی هەندێک زروفی نێودەوڵەتی هەبوو یعنی یەک لەوانە ئەمریکەکان پیان ناخۆش بۆ شتانە خۆشە ها بۆچی پیان ناخۆشە پیان ناخۆشە ینی بەسەراحەتەن پیان ناخۆش بوو لەبەرەوەی کە پارتیوێکێتی زیاتر دۆستی ئەمریکەکان زیاتر دەتوانن باڵێن بەرژەوەندەکانی ئەوان بپارێزن من خۆم لەبەرەوەی یەکێک لەو کەسانە بووم کە لە حەڤی شواتا بووم و لایەنی جیاجیان بینی ئەوە مەسەلەکان ئەو ئسپات ینی هین دوکومنت هەمە لەسەر ئەو مەسەلانی بەڕوونی بەتوان وت ینی بەڵێ بەڕوونی بە ئێمەیان و دژیەوەین ئێمە پێمان ناخۆشە حتا گلەیەوەیان هەبوو کە هەندێک لەو لایەنە سیاسیانە کە ئوسامە بن لادن کوژراوە کوشتومانە پیرۆزبیان لێ نەکردوین ئەمە یەک دوو کوردەکانی پارچەکانی تری کوردستان من لە کاتی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی سەفەرێکی دەرەوەم کرد کۆنفرانسێکە بوو لەسەر هەڵەبجە هەچی کوردی ڕۆژهەڵاتم بینی کوردی باوکۆرم بینی کوردی ڕۆژاوان بینی هەموو لەگەڵەوانە ئەیانوێت ئەو هێزەی کە دێت وەکو پارتیوێکێتی گومانمان هەیە کە بتوانێت مافەنەتەوەیەکانمان بپارێزێ لەوانەیە ببێتە داردەسی ئەم وڵات ئەو وڵات بە تایبەتی وڵاتە ئاقلیمیەکان تا کۆتایی ینی ئەو مەسەلانە هەمووی هەبوون بێژگە لە وەکو خۆش ماماژەم پێکرد حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی ئەگەر ئەو هەڵانەی لقی چوار نەبووایە لەوانێ دروست نەبووە باشە بەس سوارت بە فشار دروستکرد بە کورتی بۆ هەلی کارێنی دەبێت چی بکرێت کە خەڵک کاری نییە حکومت دەڵێ با لە کەرتی تایبەت کار بدۆزرێتەوە کە تایبەت و پێویست نیە کەرتی نەکەرتی تایبەتێ نەکەرتی گشتی کووا حکومت هەر ینی ڕۆژ بە ڕۆژ شت کەمەکاتەوە چی زیاد کردووە بۆ نمونە ئێمە ینی لە هەموو دنیا نە قوتابخانە نەخۆشخانە کەم ناکرێتەوە ئێستا لە پارێزگای سلێمانی نەخۆشخانەی فریاکەوتن هەیە کەمێتەوە داناخرێت یاخد ئەوان ئەڵێن داناخرێ من ئەڵێم داخرێ ئەوە لە ژێر فشارە هەندێش دەڵێن ئەمڕۆ دای ناخن سوێنە دایەکەن بچووکیەکەن وردە وردەوای لەکەن ینی نییە هەموو ئەمەە ڕێکلام بۆ ئەمەە ڕێکلامی باش دژیشی بۆەکەن کەس نەچێ بۆ ناوە بڵێن وڵات کەس نەخۆشی تیانە بەڵام معقول نییە تۆ نەخۆشخانەیەکی سەو خەرێوێڵەی فریاکەوتنی خێرا دابخەی شوێنێ بکەیتەوە لە نەخۆشخان بەشێک لە نەخۆشخانەیەکی کە بکەیتەوە چل قەرێوێڵەی هەبێ بڵێ ئەمە چی ئەمە زۆڵمکردنیە لە میلەت هەزاران زۆڵمی تری واکرێ لە میلەت بەس میلەتەکە دەنگ ناکە قسە ناکە تااقەتی نەماوە بۆچی تااقەتی نەماوە لەبەر ئەو زروفانە لەبەر ئەو شتانی کە من ئاماژەم پێک بەڵێ سوپاس دەکەم دکتۆر کاتژمەکەمەوە پێت وایە لەسەر کوردستانیش ینی ئەم خۆپیشاندان ئەگەر بەردەوام من کاریگەریان دەبێت یاخود پەیامیشی تێدایە طبعا دکتۆر باسیەوە کرد کە مەوزوعی سیاسی لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی حزب گەرێتی بە شێوازێک چۆتە ناو دام دەستگاکانەوە کۆمەڵگەی دابەش کردو بەسەمە تەنها هین نابێت ینی کورد نابێتەوە لەسەر پارتی و شێتی و باسی گۆڕانیشی کرد بەڵکو تەنانەت حزبەکانی وەکو سۆشیالیست و شیوعی و تەفگار و تەنانەت ئیسلامیەکانیش لەمە بە دەردین ئەمە ئەم ئەرگومنتێکیە زیاتر لە ئەدەبیاتی چەپا بۆ حزب لە هەرێمی کوردستان بە شێوازی گشتی پیادە دەکرێەوە سێر دەکرێت بۆیە دابشبوونی کۆمەڵگا بەسەر حزبەکاندا ئەمە بێشەکەلەوەی کە وای کردو کە کۆمەلگایکی بێلایەن نەبێت کە پشتی بەسی بۆ ئەوەی کە چ خۆپیشاندان کات فشار دروستکە دوجار ینی ئەم ئینتیما حزبیە وای لێ کات بگەڕێتەوە بۆ حزبەکەی و هەڵوێستی حزبەکەی تەبەندی بکە بۆ ئەوەی کە ئەمە بێ پێویستەکە کۆمەلگایکی بێلایەنت هەبێ کە هەڵوێستەکانی بەپێی بەرژەوەندەکانی بەپێی تێڕوانین و قازانجەکانی کۆمەلگا بگۆڕێ خەڵکی تریان مۆزوعی بێکاری من پێم وایە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە لە وەزارەتێکە چێ زیاتر لەوە ناچێت کە حکوومەت بێ بۆچی لە وەزارەتێک حکوومەت پلانیە بێ هەبێ بۆ چارسەکردنی کێشەی دارایی کێشەی ئابووری بۆ کێشەی بێکاری بەڵام یعنی ئاسوویەک نبینین چە لە حکوومەتەکانی پێشترم حکوومەتەیە تەنها بریتی بۆ لە ڕازیکرد ئەوەندە ئەگەر خەمیشیانە بۆ خەمی ڕازیکردنی کۆمپانیەکانیان بووە خەمی ئەویان بۆ بوون منە کە کۆمپانیای ئۆتۆمۆبیلە یا کۆمپانیای ڕۆژنەفتە یان کۆمپانیا تورکیەکانن لیان نەڕەنجێن و قەزانی کردیان کرد لە کاتی خۆیانە بدەنەوە بەڵام گرنگ نەبوو بەیانەوە قەرزی هاوڵاتیان دەنەوە یاخودنا موچەفوداوەکانیان دەنەوە یان نا یا قەرزی ئەو هەموو
مقاولە بازرگانانەی هەرێمی کوردستان کە پارەکانی حکوومەت دەستی بەسرا گرتووە کە ئەمە بۆتە هۆی ڕکودی اقتصادی لە هەرێمی کوردستاندا وای کردووە کە هەرێمی کوردستان جوڵەی بازرگانی و ئابووری و ئیسماریتیا کەمە و تەنانەت کۆمپانیەکان ترسان ڕوو لە هەرێمی کوردستان بکەن بۆ شێوازی ئیدارەدانی کێشەکانی لەگەڵ حکوومەتی عراقیە یعنی لە دەستدانی سەیریکە ئەمە کێشەیە یعنی وای حکوومەتی هەرێمی کوردستان ئیسفادەی لەمە بکردایە کە لە ناوچەکانی تری عراقیە وەزی ئەمنی نامستەقڕە کۆمپانیەکان دانێ ڕۆکەن هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا و بەرهێنان بکەن و ئەو کاڵایانی کە دروستیەکەن لە بەغدا و شوێنان ساکەنەوە ئێستا تورکیا و ئێران شەڕەسەر بازاری عراقیەکەن بەڵام هەرێمی کوردستان باشترین شتی لە بەردەستایە واتوانێت گومرجیش نەدا واتوانێت بێت کۆمەڵێک لەم دامی ئەم کۆمەڵێک لە مستەسمیرەکان و بەرهێنەکان بکە کە لە بازاری هەرێمی کوردستاندا بەرەمهێنان بکەن و دوجار کاڵاکانیان لە بازاری عراقیان ساخکەنەوە کە باشترین کاڵایە باشترین بازارە بەڵام نایە ئەمە ئیستیقلال بکە ئەمە ئیشی دەوڵەتە ئیشی دەوڵەتەوەتە بیرکردن حکوومەت دەبێت بیرکردنەوەیکی هەبێ بۆ چارەسەرکردنی جەخانی ئابووری خۆدا چنەوەی حکوومەتی هەرێم ئەگەر دەقەیەکت ماوێ من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە ئێستا نەهجیشیمان ڕەوانەیە بەڵام بە کۆمەڵی کۆتوبەند بەندە بەشیشیان بەرژەوەندی حزبیە بەشیشیان ئەو گرێبەستانەی کە لە کاتی گرێبەستەکانی نەوتا کردوێتی و عقلێتی بەڕێوەبردننیشیان بەڕاستی زۆر جیاوازی نابێت لە حکوومەتەکانی پێشتر بەداخ چاوەڕی چیان لێ ناکەی بەڕێزت من پێم وایە ئەگەر بتوانن بەس ئەمەندە بکەن لەگەڵ عێراقدا کێشەکانیان چارەسەر بکەن و ڕێگەی عراقیان لێ نەبڕێەوە داهات ئەو پارێکی لە عراقەوە دێ نەبڕێت ئەوە لەوانەیە بۆ قازانجی خەڵک بێگەر ئەمەیان پێ بکرێت زۆر دکتۆرەگە بە کورتی شتێکت ماوێت زۆر بە کورتی لە هەرێمی کوردستان بە قەناعەتی من دوای پێگەیانی ئەم کابینەیە سنووری ئازادیەکان بەرتەسک ئەکرێنەوە زیاتر لە جاران بەڵام ئەو پەیوەندیەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا دروستی کردووە ئەگەر سەرکەوتوو بێ ئەوە لە بەرژەوەندی خەڵکای و لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و عێراقدا بەڵایش بۆ خەڵکیش چاوەڕێیان لێ بۆ خەڵک چاوەڕێەوە ناکەم شتێکی وایان بدرێتێت لەمە لەوانەیە هەر بە موچەکەی ئێستای ڕازی بن ئەگینا هیچ گۆڕانکاریەک لە تێڕوانینی دەسەڵاتدارانان بەدی ناکەم. سپاس بۆ بەرزان دکتۆر فاغڵپی نامی خولەکەمی پەرلەمانی کوردستان و دکتۆر ئەمین بەکر ڕاژکار لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئەو کارانە تا بەرنامەی دیکە خواتەمە.